مزگەوتی گەورەی ئاکرێ. مزگەوتی گەورەی ئاکرێ کە دەکەوێتە ناوەندی شاری ئاکرێ بە گوێرەی سەرچاوەکان مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 20 هیجری کە لەلایەن عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕخەتاب دروستکراوە. ڕووبەری ئەم مزگەوتە 3000 مەتر دووزایە و کە لە 22 ژوور و هۆڵی ئاینی پێکدێ. بەرزی منارەی مزگەوتی ئاکرێ لە نێوان 56 بۆ 65 مەتر بەرزە. ئەم مزگەوتە لەسەر شێوازێکی تەواو ئیسلامی دروست کراوە. ناوەوەی ئەم مزگەوتە جێگای هەزاران کەسی تێدا دەبێتەوە و بە ناوی مزگەوتی گەورەی ئاکرێ ناسراوە. لە ڕووی گرنگی مێژووی کەلتوری ئەم مزگەوتە ڕۆڵێکی کاریگەری هەبووە بۆ خوێندن و بۆنە ئاینەکانی ناوچەکە و بە بەشێک لە میراتی شاری ئاکرێدا دەندرێ و گرنگی زۆری هەیە بۆ خەڵکی ئەم شارە. چونکە شوێنێکی زۆر باش بووە بۆ دەرس و خوێندن، بۆیە زۆر جار هاوشێوەی زانکۆی ئەزهەر ناوی لە نێو خەڵکی شاردا هاتووە.